گرفتەکانی داهات لە هەرێمی کوردستان ئەوەی کە بەگشتی لەمپەرە لە بەردەم باش بەڕێوەچوون یا باش کۆکردنەوە ئیدارەدانی داهاتەکانی هەرێمی کوردستان یەکەم نەناردنی پرۆژە یاسای بودجە کە خۆتان دەزاننەوە چەند ساڵە هەرێمی کوردستان لەو پرۆژە یاسایە بێبەشە و ئێمە پێمان وایە بە ناردنی پرۆژە یاسای بودجە شەفافیت ڕوونی لە داهاتەکان و لە خەرجەکانی هەرێم ڕووەدا. ئەوەی کە لە داهاتی ناوخۆ ئێمە لەم لیژنە ڕێزە لە بەدواداچوونەکانە بۆمان دەرکەوت بەداخەوە وەک بەڕێوەبەرە گشتیەکان باسییان لێوە کرد کە بە حاڵەتێکی دوو ئیدارەدان دوو سوڵتەیی مامەڵە لەگەڵ داهاتەکانی ناوخۆکرێ بەڕێوەبەرە گشتیەکان ئاماژەیان بۆدا کە هیچ ڕێکارێکی دارایی لە نێوانیانان نییە جگە لەو ڕێکارە کاژێڕیانەی هەیە واتە لە سنووری پارێزگای هەولێر و دهۆ کۆی پارەی کۆکراوەی داهاتی ناوخۆ ئەچێتە بانکی منارە و بانقە بازرگانیەکان و لە سلێمانیش دەچێتە بانکی ئاڵای هەرێم. نەبوونی سیستمی بانقی لە هەرێمی کوردستانی چێکترترە لەو گرفتانەی کە لە بەردەم باشڕێخستنەوەی داهات و خەرجەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە 92 بانق لە ئێستا لە هەرێمی کوردستان کارەکەن کە ئەم 92 بانقە کەمترین مەرجی سیستمی بانقیان تێدایە. هەبوونی گرێبەستە نائاساییەکان کە چەندین گرێبەستی خراپ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان کراوە بەتایبەت لە کەرتی نەوت و لە دەواازە سنووریەکان کە خۆتان نەزانن جەنابی سەرۆکی حکوومەتیش لە ماوەکانی ڕابردووە ئیشارەتی پێداوە و حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2020 چوار بڕیاری ئەساسی بۆ ئەو مەبەستە دەرکردووە کە بەداخەوە بەهۆی ئەو دەستێوەردانانەی هەیە نەتوانراوە ئەو بڕیارانە وەکو خۆی جێبەجێ بکرێەوە ئەوشی جێبەجێ کراوە لە تمۆحی پەرلەمانی کوردستانە